هیچ فلتەرێک نییە. ئێستا لە کوردستانە دوو جۆر میدیا هەیە، تەلەڤیزیۆن هەیە، تەلەڤیزیۆنی حیزبی و تەلەڤیزیۆنی کۆمپانیەکان. کۆمپانیەکان خۆیان بە ئازادی خۆیان بڵاوکەنەوە، هیچ فلتەرێک نییە، کۆنتڕۆڵ نییە و تەلەڤیزیۆنی حیزبەکانیش بە هەمان شێوە. ینی ئەمانەی کە لە کوردستانە تەلەڤیزیۆنی گەورە و ناودارن هەمووانی حیزبە گەورەکانی کوردستان، ینی جایتر پێویست ناکە ناوێن بێنین. بۆ دروستکردنی کۆنتڕۆڵ ئەمە کاتی زۆر ئەوێ و مادووبوونێکی زۆر زۆری ئەوێ. گرنگترینشت ئەوەیە کە بەرهەمی خۆماڵی هونەر بەرهەم بێت لە کوردستانە. زۆر جارێکی ئەمە وتومانە تاو کاتێک کە هونەری خۆماڵی نەتوانێت ڕێکەبەری هونەری گەلانی ناوچەکە بکە، نەتوانێت ڕێکەبەری کللتوری گەلانی ناوچەکە بکە، ئێمە هەر بۆ شێوی ئێستا ئامێنینەوە. دەستگایەکێ لە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتەکەی ئێمە بەناوی ڕاگەاندن و چاپەمەنی کە ئەمانە لێپەرساون لە کۆنتڕۆڵ تا ئەندازێک، بەڵام ئەوانیش تەنها کاتێک گێنە جوڵا کە کەسێک یاخود دەستگایەک یاخود سندیکایەک یاخود تەرەفێک ببێت شکات بکە، داوایە بکە لەسەر ئەم فیلمانە. مەسەڵەن فیلمێکی خراپ عەرض ئەکرێ، ئەبێت لایەنێک بێ شکات بکە، ینی سکاڵانامێک بێنێتە وەزارەت بڵێ ئەم هینە خراپە، ئەم فیلمە خراپە، ئەم درامایە خراپە، ئەو کاتە ئەکرێ قسە لەوە بکەین کە دادگە یاخود لان ڕسمیەکان بێنە قسە. بەڵام تۆ لە خۆتەوە بچیت قسەیەخیان بگری جواب نادەنەوە بەڕاستی ئەوانە. بەڵام یەک جار ئێمە خۆمان کەمپینێک هات بۆ دایرەکەی ئێمە ڕامانگەیان و کورساتیش هینی پێوە کردین، التزامی کردوتی ئێمە تر درامای تورکی بەو شێوە بڵاو ناکەینەوە. وەختە کەمپینێک هەبێ وەڵامێکیش هەیە، وەختە کۆمەڵگا بێدەنگە حتمما تەلەڤیزیۆنەکانیش قسەی خوا نەکەن، ینی ئەمە مۆزەکە بۆتە بزنس، بەشێکی بزنس و کەسابەت و پارەیە، بەشێکیشی ئیتر مۆزەیەکە لە کوردستانە هەیە، تەداخلی کللتوری وڵاتەکان هەیە و خۆشمان بەرهەممان کەمە، بەرهەممان نییە. یعنی تۆ ناتوانانی بڵێ با بەرهەمی هەنجوینی بۆ نمونە ئێران یاخود تورکیا یاخود وڵاتیشکە نەیە بە کوردستان کاتێک خۆت هەنجوینت نییە، بەرهەمن نەهێناوە. دراماکان خۆیان بەتایبەتی دراما لۆکاڵەکان کە مڵکی ئەو دەوڵەتەی خۆیەتی سەرۆتێکی نیشتمانیە، بەڵام بەداخەوە لێرە سەرێکی درامەکان هاوردە ئەکرێ وەکو کاڵایەکی بازرگانی وەکو هەر مادێکتر ئەو دراما بیانێنە درامای هاوردەکەەوە دڵخوازی کۆمەلگا ئەکرێ بەبێ گوێ بدرێ بەلایانی نەریت و کللتور و بەها کۆمەڵاتەکان. بۆیە ئیساگە سەرنج بدێ گەر مقارنەیەک ژا بەراوردی بکەین بە دوودەی ڕابردوو لێسا ڕێژەی تاوان چەندین جا ڕوولاڵکشان زیادی کردو بە بەراورد بە پێشوو کە کەم بوو، لەبەر ئەوەی جاران کۆمەلگا هێندە سادۆ ساکار بوو کە شتەکانی دەرەوە دەستبەردانی نەئەکرێ کارباری خێزان و کۆمەلگەوە. ئێستا ئەگەر سەرنج بدەی بابەتی دراما بیانەکان بە تایبەتی دراما تورکی و ئەو درامانەی کە لە زۆربەی کەناڵەتی تەلەڤیزیۆنەکانە لێ ئەدرێت لێکەوتەیەکی سلبی زۆری دروست کرد لەسەر خێزان و بە تایبەتی لە شەڕەنگێزی و گرفتە خێزانەکان و هەندێک بابەتی لاساییکردن و کردنی جلوبەرگ و تەنانەت لە هەندێک وشە بەکارێنێت لە بابەتی تاوانە و لاساییکردنەوەی ئەو بابەتانی کە لەو درەمانە بەکارێت بۆ مەکە سەرنج بدەی لە بابەتی تاوانە لە کردەی تاوانکاریە. ئەگەر سەرنج بدەی زۆر جار لەو درامانە ئەو کەسە بە نمایشێک و بە وێنەیەکی ڤیدیۆی سیرەکەی ئەکوژدێت ئەم مناڵە ئەم هەرزەکارە ئەم کەسە لێو فکرێکی لەوەی کە بەرەو ڕەفتارێکی شەڕەنگێزی هەنگاوانێ. لەبەر ئەم درامانە خۆیان درامایەکی سام ناکەن، ترس ناکەن، یعنی بە بێ بەرامبەر لە وڵاتانی تر دەرخواردی ئەم کۆمەلگا ئەدرێ بەبێ ئەوەی ڕەچاوی لایانی ئابووری و کللتوری و کۆمەڵایەتی و لایەن دینی بکرێت کە ئەمانە زیانێکی زۆر لە کۆمەلگەی کوردیە و بە تایبەتی لەم چەند ساڵی پێشوە کە بینیوانە بۆی ئەو درامانەی کە خوێنڕشتنیان تایە کە کێشەی زۆری بۆ خێزانەکان دروست کرێت تەنانەت بابەتی تەلاق و جیابوونەوە یا هەندێک وشە بەکارێنێ کە ئەڵێ ئەم خێزانە خوێنی لە من نییە، یعنی کۆمەڵی وشەی نەشیاو بەکارێنێ کە تاکانی کۆمەلگا یعنی کەسەکانی تلاسای ئەکاتەوە یا هەندێک دیمەن پیشانەیە کە بۆ کللتوری کۆمەلگەی کوردی نەشیاوە شایستە نییە، سێگە کوڕکچێکن بەیەکەوە ینی وا ڕەفتارەکە وەکو ئەوروپایەکە کە ئەم کللتورە تا لە کۆمەلگەیمان سنووردارە. نمونونەکان زۆر ئەگانی درامای وای تیا سەد ئەڵلقەیە بەلایەنیکانی بە ئەم درامانە و تاوی کوردی ئالوودە کردو بە تایبەتی جاروایە کاشانە چی بۆ میوانی بۆ ماڵێک، یعنی هەمویان سی تەلەڤیزیۆنەکان لەگەڵ مۆبایلەکەی خەریکانی سی درامایە کە هەیە 150 ئەڵلقەی و 200 دقیقشی لە ناپەڕێنە لە کاتێک ئەمە بە فیرۆدانی کاتی ئەو کاتە ئاڵتونیە کە تاکان بێکەوە شەوان بۆ دەمەتەقەیان بۆ کاروباری ژیانی خۆیان تەرخانەکەن لە کاتێکا لە دراماکانە بە فیڕۆ ئەچێت. ئەمە نمونەیەک لە شاری سلێمانی بینرا کە دوو مێردناڵ کە تەمەنیان 14 و 30 ساڵ لەبەر لەسەر مۆبایلێک هاوڕێکی خۆیان کوشتووە. لە شاری هەولێریش کەسێک باوکی خۆی کوشتووە کە
هەموو ئەم فکرانی لەو درامایانەوە کە وەرگرت بە دڵنیاییەوە ئاستەکە خۆشبەخت نییە من ناتوانم بڵێم ئاست لاوازە ئاستەکە زۆر بەرزە بەڵام ئەتوانم بە شێوازێکی تر گزارشتی لێ بکەم بڵێم دڵخۆشکەر نییە ئاستەکە بەڵام دڵخۆشکەر نییە خۆ نابێ ئێمە بە تەنها هۆکارەکە بگەڕێنینەوە بۆ لایەنی بەرهەمێنەر کە مەسەلا گروپە هونەرمەندەکانن یا خود شانۆکارەکانن یا ئەو ستافەن کە کارێکی هونەری بەرهەمەێنن چونکە ئەمڕۆ دنیای ئەمڕۆ بۆ بە دنیای مادیات یعنی تۆ ئەزانی لە هەموو دنیای هونەر بۆتە بازرگانی پێوە ئەکرێت جگەلەوەی کە بووە بە هونەر بەڵام لە وڵاتەکەی ئێمە نەکرد بازرگانی پێوە ناکرێ بەڵکو یعنی لە ئاستێکا دانراوراوەتە هامشەوە تەنها شتێک کەوای لە ئێمە کردووە زۆر بەداغ بین ئەم سستیە لە بواری بەرهەمهێنانی درامای کوردیە و سستیەکەش بەڕاستی من هۆکاری سەرەکی ئەگەڕێنمەوە بۆ کەناڵە کوردیەکان بۆ تەلەڤیزیۆنە کوردیەکان کە ئەوان پێویستە ئەم ڕیپۆرتاژانەوە ئەم قسانە بەردەوام بەرەوڕووی ئەوان بکرێتەوە و ئەوانیش کە پەرە ڕویانەکرێتەوە بە شێوازێکی ناڕاستە و خۆیان خود ڕاستە و خۆ تەنها جارێمە گوێمان لێ بووە وەڵامەکانەوەی ئەڵێن لەبەرەوەی ئاستی دراما کوردیەکان زۆر لاوازە و دەرێنەرە کوردیەکان خاوەن بەڵێنی خۆیان نین ناتوانین ئێمە مامەڵەیان لەگەڵا بکەین بۆیە ناچارین پەنابەینە سەر بەرشتی تر بەڵام ئەمە وەڵامێکی باوەڕ پێکراو نییە بەلای منەوە و وەڵامێک نییە کە بتانی تۆ وا لە خەڵک بکەی لەبەر ئەم هۆکارە تۆ ناتوانانی درامای کوردی بەرهەمبێنی ئەمە نەداگیری کردو یعنی پانتایەکەی ئەمە نەفراوانە من گەلێ جارەڵێم ئێمە کەناڵە کوردیەکانمان کردەوە جگە لە مەسائلی سیاسی و حیزبایەتی کەناڵی کوردی کوردستان کراوەتەوە بۆ زەمینە خۆشکردنی دراماکانی وڵاتانی دراوسەیە فارسیە تورکیە بە دەرەجەی یەکەم عەرەبیەکانە مەکسیکیە کۆریە و هەتا دوایی هەندیە مناڵەکانمان فێریەوە بوون حەزیان لە جلی هەندیە لەبەریکەن حەزیان لە بەکارهێنانی شمشێرە کە کورد قەت شمشێری بەو شێوەی بەکار نەهێناوە زۆر بەداخەوە ئەمە قسەی لەسەر ناگرێت ئەمە یەخەمی ئێمە ئەوە تا بۆ نمونە من ئێستا لەبەر دەسمایەمە تا 30 حەلقە درامای کوردی نووسیومە ئامادەیە یعنی ئەمە ئەبێ ئیشی لەسەر بکەم ئەی هیچ کۆمپانیایەک نییە بە تۆ بڵێ چ بەرهەمێک دێ وەرە بە ئەمساڵ بۆت بەرهەم بێنم بۆ نمونە لە وڵاتانی ڕۆژهەڵات یعنی شەرقی ئەوسەتا وەرەڵاتی ناوەڕاستە بە نمونە وڵاتە عەرەبیەکان بێنینەوە ئەمان دروشمێکیان هەیە ئەم وڵاتە عەرەبیانە هەر لە MBC و هەموو کەناڵەکانی ترەوە هەموو ساڵێک لە ڕەمەزانە زۆرترین بەرهەمیان هەیە بە خێزان کۆ ئەکەنەوە یعنی خێزان لە خێزانی کۆمەلگای خۆیان لە خۆیان کۆ ئەکەنەوە وڵاتێکن یعنی چەنەها کەناڵیان هەیە و کەناڵەکانیان لە ڕووی بازرگانیە و لە ڕووی هونەریەوە توانیانە کاری خۆیان بکەن دڵنیام هیچ تەلەڤیزیۆنێک لە ناو کوردستانە نەبووە ڕۆژێ لە ڕۆژان بە دەرهێنەرێک بڵێ ئەگەر بەرهەمێکت هەیە وەرە بۆ ئەم ڕەمەزانە بۆم بەرهەم بێنە ئەمە لە خۆیان خەمێکی گەورەیە ئەم هەموو کەلێنەرە بە خەمی گەورە پڕەکرێتەوە کە خەمخۆر بی من کە ئێستا لەم شوێنا بم خەمم بێت چی بکەم نەک خەمم ئەوە بێت چی بێتە بەردەمم چی بێتە بەردەمم بەڕێکەوت فەرقی هەیە لەگەڵەوەی خەمم بێت چی بۆ بکەم ئەبێ کەناڵەکان هەم ئاهەنگی هەبێ لە بینیانە بۆ نمونە من ئەم درامایە ئەم ساڵ بەرهەمەهێنم ئەبێ بەلایەنێکەوە 5 بۆ 6 کەناڵی کوردی لە نێوان خۆیانە پەیوەندیانە بێ ئیتفاقانە بێ هەموویان ئەم بەرهەمە بکڕن لە خاوەن بەرهەمەکە بزانێ خۆشەویستی چیە لە کۆمەڵگای ئەمە بزانێ ئەم وڵاتەی ئەم مەسەلەی گەشت و گوزار چۆنە بۆ زۆرینەی هاوڵاتیانی ئێمە کە بوون بەوەی گەشتیاری تەواوی تورکیا بن لە ڕێی چیەوە ئەوە پیا بوو لە ڕێی ئەو دیمەنە لۆکیشنە جوانانەوە کە لە دراماکانی خانیانە بەکاریانێنە هۆکاری ئەوە بوو کە بتوانن خەڵک ڕابکێشن بە وڵاتەکەیان ئێمە وڵاتێکی زۆر جوانمان هەیە ئێمە ئاومان هەیە سروشتێکی جوانمانەیە درەختی بەردارمانەیە شاخمانەیە دۆڵمانەیە شارۆچکەی جوانمانەیە لادێمانەیە ئەمانە ئەبێ ببوژێنرێتەوە ئەمانە بێ کەرتی کە تایبەت لە گەشت و گوزارە بیان بوژێنێتەوە هاوشێوەی وڵاتانی دنیا خەڵک بە گروپ بێ بۆی منیش ئەتوانم ئەو کاتەوەکو هونەرمەندێک بە شێوازێکی جوان بەکاری بێنم لە ناو ئیشەکانمە بەڵام تا ئیستا ئەمە نەکراوە تا ئیستا من دڵنیا دەکەمەوە هیچ تەلەڤیزیۆنێک نەبووە
دەرهێنەرێک بانکە یاخود نووسەرێک بڵێ درامایەکم پێویستە مەسلەی گەشت و گوزار منە بم بە سپۆنسەرێکی سەرەکیت لە ناو دراماکەتە بە شێوازێکی هونەری بۆم بەکاربێنە بۆی وڵاتەکەم ببوژێتەوە. ئەم جۆرە بیرکردنەوەە وڵاتی ئێمە نییە بەداخەوە زۆر بەداخەوە. هونەرمەندان ئەتوانن یەکگرتوو بن، ئەتوانن زەختێکی زۆریان هەبێت لەسەر ئەو لایەنانەی کە کارەکان بەرهەمەهێنن و ئەتوانن لیجنەی پسپۆر دروست بکەن بۆ ئەوی ساڵانە. ئێمە ئەبوو ئێستا بە پێی زۆری ئەم کەناڵانە ئەبوو ساڵانە ئێمە هەر هیچمان نەبایە 10 درامای تەلەڤیزیۆنیمان نەبووە بۆی ساڵانە باشترین دراما هەڵبژێڕێ، باشترین ئەکتەری ناو دراما هەڵبژێڕێ، باشترین دەرێنەر و سیناریستی ناو دراما هەڵبژێڕێ.